سەرۆک و دەستەی کارژێڕی و تەواوی کارمەندانی دەستگای ڕوانگە و ڕێکخراوی مانگی سووری ئیماڕاتی بە خێرهاتنتان دەکەین و سوپاسی ئامادەبوونتان دەکەین لە ڕێڕەسمی بە کۆتاهاتنی پڕۆژەیەکی زۆن و ڕادەستکردنی بە حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ خوشک و برایانی خۆرئاوای کوردستان لە کەمپی قوشتەپە بە ئەنجام گەیاندرەوە. Ladies and gentlemen, on behalf of Rwanga Foundation and the United Arab Emirates Red Crescent, we are honored and welcome you here today to the grand opening and the handover of the Kids Zone project to the KRG here at the Qushtapa camp. ئامادەبوانی خۆشەویست میوانانی بەڕێز بە ناوی سەرجەم کارمەندانی دەستگای ڕوانگەوە بە خێراتنتان دەکەم و سوپاسان دەکەم کە لە ڕێوڕسمی بە کۆتاهاتنی پرۆژەیەکی زۆندا ئامادەبوون. بیرۆکەی ئەنجامدانی ئەم پرۆژەیەش لەو ڕوانگەیەوە سەرچاوی گرتووە کە تەنها کردنەوەی خێوەتگە و دابینکردنی هۆکارە سەرەتاییەکانی ژیان بۆ ئەم ئاوارە بەڕێزانە بەس نییە، چونکە ئەمە پێداویستی سەرەتایی و ژیانی گشت ئەو مرۆڤە ئاوارانەیە کە بەهۆی کێشەی وڵاتیانەوە وەکو پەناهەندە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. بەڵکو لە هەمان کاتیشدا دەبێت کەشێکی وەها بۆ منداڵان و نەوجوانان دروست بکرێت کە هەم یادەوەریە ناخۆش و ترسێنەرەکانی شەڕ و کوشتاریان بیر بچێتەوە و هەمیش بەهۆی کاری هونەری و وەرزشی و سەرگەرمیەوە بتوانن گزارش لە غەمەکانیان بکەن و لە ڕووی دەرونیش ئەو شڵەژان و هەڵچوونیان بڕەوێننەوە کە بەهۆی ئاوارایی و لایەنە خراپەکانی جەنگەوە دەرونی داگیر کردوون. دەستگای ڕوانگە ئەمڕۆ زۆر خۆشحاڵە کە توانیوێتی پرۆژێکی ئاوا گرنگ بە کۆتا بێنێت و هەناسەیەکی ئاسوودەییش هەڵدەکێشین لەوەی کە توانیومانە بە پێی توانە یارمەتی گشت ئەو چین و توێژە لێ قەڵماوانە بدەین کە جگە لە هەرێمی کوردستان هیچ شوێنێکی دیکەیان شک نەبردووە و بۆ ئەوەی ڕووی تێ بکەن و وەکو پەناگەیەک ژانی خۆیان تێدا بپارێزن. أشارك في فعاليات افتتاح هذا الصرح والذي يستهدف الأطفال، وأن هذا ليس مكانا للترفيه فقط وإنما بل هو لتنمية مهارات الأطفال الذهنية والتعليمية، وربما استطعنا بهذا الصرح أن نخفف ولو بالشيء البسيط عن معاناتهم، ونحن نثمن هذا الجهد الذي قامت به مؤسسة روانغا، وأن هذا دل على حسن العلاقة الطيبة. دەستگای ڕوانگە توانی ماڵێک لە نێو نیشتیمانی ئاوارەکان دابمەزرێنێ. ئێمە ژۆک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەوڵ بدەین لە ڕێگای ستافێکەوە کە بتوانن ئەو ستافە هەم بە شعورێکی جوانەوە ممارەسەی ئەو کار و چالاک و جموجۆڵە هونەری وەرزشیانە لە نێو ئەو ماڵەدا کۆک و نمایش بکەن.